پرۆگرامی ئەمڕۆمان زیاتر تیشکە خەینە سەر لایەنی ڕۆژنامەوانی و نووسینەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد و هەروەها قۆناغ بە قۆناغی نووسینەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد. دووبارە سپاس بۆ بەشداریکردنتان. بەخێر هاتن، سپاس بەخێر بێن. مۆفەق میراو جەلێر نووسەر و بەڕێزان کاکوان نورەدین، سەرەتا لەسەر گرنگی ڕۆژنامەگەری یان ئەگەر شتێک لەسەر ڕۆژنامەی کوردی بڵێن مامۆستا فەرموو. بەڵێ، دیارە سەرەتای سەرهەڵدانی و مێژووی ڕۆژنامەگەری کوردی لە عێراقا بەگشتی و لە باشووری کوردستاندا بە تایبەتی بۆ سەرەتای سەدەی بیستەم و ڕوونتر بۆ نیوەی یەکەمی سەدەی بیستەم بە دیاریکراویش بۆ ساڵی 1970 بۆ 19 دەگەڕێتەوە کە بە ڕۆژنامەی تێگەیشتنی ڕاستی لە بەغدا کە ڕۆژنامەیەکی کوردی بووە دەست پێ دەکات. دواتر لە باشووری کوردستان و لە شاری سلێمانی بە ڕۆژنامەی پێشکەوتن دەست پێ دەکات. دیارە لە ماوەی 100 ساڵی ڕابردوو واتە لە سەدەی بیستەمدا ژمارەیەکی زۆری ڕۆژنامە و گۆڤار دەرچوون کە بوونەتە بەشێک لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی و بەشێک لە سەرچاوی مێژووی کورد. دیارە لەو نێوەندەدا کەسانێک کە دەور و نەخشی بەرچاویان هەبوو و کاریگەری باڵایان بینیوە لە بواری ڕۆژنامەگەری کوردیدا بوونەتە نمونە و بوونەتە دەستەبژێر و کەسانی پێشەنگ و سەرباشخا لەوانە بەهشتی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە. دیارە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە ماوەی 65 ساڵی تەمەنیدا کە خزمەتێکی زۆری بواری ڕووناکبیری کوردی کردووە، بە تایبەتی بواری ڕۆژنامەگەری کوردی توانیویەتی دەور و نەخشی لە دەرچوون و لە سەرپەرشتی و لە نووسینی چەندین باس و بابەت لە ڕۆژنامە و گۆڤارەکان هەبێ کە لە ساڵی 1932 بۆ ساڵی 1997 کۆتایی دێت. دیارە ئەم کارەی من و کاکبوار لە بواری ڕۆژنامەگەری کوردی پوختەیەکە لە کۆکار و پوختەیەکە لە تەمەنی 65 ساڵی ڕۆژنامەگەری مامۆستا ئیبراهیم ئەحمەد. دیارە لەو ماوەیەدا کە لە ساڵی 1932 دەست پێ دەکا، لە ساڵی 1970 کۆتایی دێت. مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەم وەکو بەڕێوەبەر و وەکو خاوەنی ئیمتیاز، هەروەها وەکو نووسەر لە ژمارەیەک ڕۆژنامە و گۆڤار کاری کردو و دەور و نەخشی باڵای بینیوە. لەوانەش دەتوانین بڵێین کە بە ژیان دەست پێ دەکات لە ساڵی 1932 و دواتر گۆڤاری هاوار و یادگاری لاوان و دیاری لاوان و گۆڤاری هاوار و دواتر ڕۆژنامە و گۆڤارەکانی وەکو گۆڤاری ڕۆژنامەی ئەلبیلادی عەرەبی لە بەغدا کە دەرچووە و پاشان ڕۆژنامەی خەبات کە گۆڤاری گەلاوێش و دواتر ڕۆژنامەی خەبات لە ساڵی 59 دواتر ڕۆژنامەی کوردستان لە ساڵی 61 و دواتر ڕۆژنامەی هاوکاری لە ساڵی 70 و دواتر ڕۆژنامەی نور و ڕۆژنامەی نووری عەرەبی و پاشان ڕۆژنامە و گۆڤارەکانی تر کە دوایینیان بە گۆڤاری خاک کۆتایی دێت. بەڵێ، مامۆستا بوار، ئەم پرۆژەی تۆ لەگەڵ مامۆستا مۆفەق ئەچێتە چ خانەیەکەوە وەکو توێژینەوە یاخود وەکو لێکۆڵینەوە هەژمارەکرێت؟ سەرەتا سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەران، درود بۆ جانی مامۆستای گەورە مامۆستا ئیبراهیم ئەحمەد. ئەمە سەرتا ساختکردنەوەیە. بەڕاستی ئێمە وەکو مێژووی ئەدەبیات و نووسینی کوردی یەکێک لە گرفتەکانی بەردەم نووسینی کوردی مەسەلەی ناوی بەکارهێنانی ناوی خوازرا و یا پیت بەکارهێنان یان بەبێ ناو تا ئێستش ئەمە لە بواری کتێب و ڕۆژنامەگەری کوردیدا هەیە. لەبەرەوە کە تۆ دەیت بۆ نمونە مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە یەکەم بابەتی لە 1932 لە ژیاندا بڵاو کردوێتەوە لە ڕۆژنامەی ژیان کە پیرەمێردی گەورە دەری کردووە، هیچ ناوێکی لەسەر نەنووسیوە. پیرەمێرد خۆی ناوێکی بۆ داناوە، نیقابداری سیاپۆش و سیاپۆشی بۆ داناوە. لەبەرەوە پێویستی بە بڵین بێدەداچوونە. بەڕاستی من لێرە بە پێویستی زانم سوپاسی هەموو کەسانە بکەین کە پێش ئێمە ئەم ڕەوتەیان گرتوتە دەست، ئەنی کۆمەڵێک مامۆستای بەڕێز کە منەوەی کەناوەکانیان لەبیر بێ، مامۆستا عومەر مارف بەرزنجی، ڕەحمەتی ومێد ئاشنا، مامۆستا ڕەفیق ساڵح و سدیق ساڵح، کاک نەوزار عەلیە ئەحمەد، کۆمەڵێک خەڵکی تر پێش ئێمە هەوڵی ساختکردنەوەی بەرهەمەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەدیاندا. بەڕاستی ئێمە بە دوای ئەوانەوە دەستمان پێ کردووە کە ئەو بۆشایانی کە بەجێ ماوەنی ئەو بابەتانەی کە هێشتا یەکلایی نەبوونەوە ئێمەش ماوەمانە. بەڕاستی من لەم ماوەیە
خەریکی گۆواری بڵین هاوار و چریکە کوردستان زۆریشم تیا کرد پێشتریشم لە گەلایش کردبوو هێشتا من ینی گومانم لەسەر کۆمەڵێک بابەتێک کە بەهی مامۆستا برایم محمەد ێزانم بەڵام پێویستی بەکات و لێکۆڵینەوەی زۆرتر هەیە کاتی بەرنامەکە تەرخانکەینەوە بۆ ئەوانەی کە کردوتانە با سەرەتا لە یەکەم وێزگەی نووسینی ڕۆژنامە نووسی مامۆستا برایم دەست پێ بکەین ڕۆژنامەی ژیانە ئەمانە بڵین دۆکومنت و شتەکان ماوە چۆن ساخ کراوەتەوە چۆن کارتان لەسەر کردووە خۆی ڕۆژنامەی ژیان هەروەکو ناوی مامۆستا سیدیق ساڵح و مامۆستا ڕەفیق ساڵح مێنە هەموو ژمارەکانیان لە 4 بەرگا ساخ کردوتەوە و پێڕستکاریان بۆ کردو بەڕاستی ئەوە کار ئاسانێکی زۆری بۆ ئێمە کرد بەڵام ئێمەش جارێک کە ساین بابەتەکانمان ساخ کردوتەوە تایپمان کردوت چونکە بەڕاستی تەکنیکی چاپ و فۆنت و ڕێنووس و زمانی ئەو سەردەمە لەگەڵ ئێستا زۆری جیاوازە ئیتر یەکەم بابەتی مامۆستا برایم محەمەد کە بەلای منەوە گرنگ بووە ئەگەر کات هەبێت ئێمە ئەو نامەیە کە مامۆستا برایم بە یەکەم نووسینی ئەودا ئەنرێت بۆ پیرەمێردی ناردووە پیرەمێردیش وەکو خۆی نامەکەی داناوەتەوە ئەنجا پەخشانەکەی داناوە ئەنجا پەخشانەکەی بڵاو کردوتەوە بەڵێ لە گەورەی خۆم نووسیندەی ژیان کە بیستم چاکی ژیانتان گرتووە ویستم یارمەتیتان بدەم ئەوەی لە دەستم دێت نووسینی هەندێک مەقالەی ئەدەبیە بە کوردی پەتی ویا وەرگێڕانی مەقالاتە لە ڕۆژنامەکانی غەربەوە بۆ کوردی ئەمەم لە دەست دێت بەڵام شەرت ئەوەیە کە یارمەتەکەم قبول بکەن نامەوێ بەرامبەر بەو چەند شیعرەکە بۆتان ئەنێرم یا بەرامبەر بۆ مەقالانی کە بۆتان تەرجەمە ئەەکەم چ تەشەکورێکم بکەن چونکە دەردی عەرەب ئەڵێت لا شکر عەلە الواجب و ئەم جارە ئەم مەقالەیەم بۆ ناردن وا بزانم بەشی زۆری کوردی پەتیە ئەگەر لە گۆشەیەکی ڕۆژنامەکەتان نووسیتان وا دیارە یارمەتیەکەم قبول ئەەکەن و وا دیارە هەروەکو خۆتان بە پیری دەستان داوەتە چاکی ژیان ناتانەوێت بە گەنجی هاوڵاتتان دەستی لێ بەردەم قبولتانە ئامادەم هەموو وەختێ بۆ خزمەت قبولتان نییە کارتان ڕاست بێت ئیتر خۆشی سەری ئێوە پیرەمێرد بە یەک ینی دوای ئەمە دێڕێکی نووسینی خۆشی داناوە وەڵامی ڕۆژنامەی ژیان لە ژیان چاوەڕێی ئەم شێوە شیرینی کوردی ڕەوانەیە پیرەمێردیش بە هیوای نەوجەوانانە جا دوای ئەوە تێکستی لە شەوا هاتووە کە یەکەم تێکستی مامۆستا برایم محەممەدە پەخشانە شیعرە لە ڕۆژنامەی ژیانە بڵاو بۆتەوە لە ڕۆژنامەی ژیان ڕاستەکەی ئەمەگە کاتە بێ مامۆستا برایم محەممەد نۆبابەتی هەیە نۆبابەتەکە حوتیان پەخشانە شیعرن کە یەکیان بە 3 بەش بڵاو بۆتەوە ئەو بە 1 بەش ناردوویەتی بەڵام پیرەمێرد بە 3 بەش بڵاو کرد دیارە ڕۆژنامەی ژیان چوار لاپەڕە بوو لە ئیمکانەتێکی زۆر خراپە بەڕێوە چوە بەڕاستی و هەر پیرەمێرد توانوێتی ئەو دەورە ببینێ ئیتر یەکیان لە شەوایە یەکیان شیرین لەسرە مەرگە هەمیشە پەخشانە بەڕاستی پەخشانەکان زۆر بەقووەتن ینی بە سەرەتای مێژووی نووسینی پەخشانی کوردیدا ئەمرن لەگەڵ بەری بەیاندا گفتوگۆی پەخشان شین بۆ گوڵێ دوو بابەتیشی لە ڕخنەی لە شاعیرەکان گرتووە بەڕاستی دوو بابەتی شاعیرەکانمانەمە لە چەند شوێنی تریش بڵاو کراوەتەوە لەگەڵ دوادەقیشی ئاواتی دڵە گەشتێک بەسەر پاڵی پەڕەندەی خەیاڵەوە کە ئیش پەخشانە بە 3 بەش بڵاو بۆتەوە لە پەخشانەکان هیچ چەندێڕێک پێشکەشمان بکەیت ئەگەر یەکەم پەخشان بێ بڵاو یەکەم پەخشان لە شەوە بڵێ لە شەوە لەشان کۆی لە شەکان لەشان لە ژێر باری گرانی ژیان ڕزگاریان ئەبێت ژیانیان حەسێتەوە بە خەو لە شەوە گوڵان لە دەستەمۆیی ڕۆژ بە شنێ نەسیم گەڵایان ئەبوژێتەوە خونچان لەبەر تریفەی مانگەشە و ئەدرەوشێنەوە لەو شەوە تاریکەدا کە ئێمە چاڵمان بە کلچێوکی خەو ئەڕێژین کلچێوگەوەی کە کلی پێینەکەن گەلێ دڵی بە خوورپە هەیە کە لە تەک هەموو لێدانێکە خوێنی گەشی لێ هەڵەقڵێ ئەڵێ چاوانی پڕفرمێسک نەمامی خۆشەویستن ئاوەدەن ئەڵێ چاوانی پڕفرمێسک نەمامی خۆشەویستن ئاوەدەن گەلێ دەماغانی تێگەیشت و خەوانی ڕابردوو تازە ئەکەنەوە چەند کیژی نازەنین لە ژێر باڵی شەوا لەگەڵ دارەکەی لە گوڵزاری خۆشەویستندا خەریکی گوڵچنین و خاربژاردنن چەند جوانان بە فرمەسکی خوێنین و پرچی پەشێەوە لە ژێر باڵی تاریکی شەوا ڕاکشاون خەو ناچێتە چاویان بە خەمەوە ئەتلێنەوە چەند گیانداران لە تاریکی شەوا لە پەناو پاساراندا
بەدەست و پەنجەی بێ ئەمانی مەرگەوە ئەناڵێنن دەست خۆشمان ئیتر بچینە لای مامۆستا موفق قسێکمان بکە لەسەر یادگاری و لاوان کە ئەوەی کاتانوێ قسەی لەسەر بکەن پێم وایە ئێمە لە دوای خوێندنەکەیەتی لە بەغداوە کاری زیاتر لەسەر ئەمانە کردو فەرموو. بەڵێ دیارە دووەمین هەوڵ و کاری مامۆستا لەبواری ڕووناکبیری کۆڤاری یا بڵاوکراوەی یادگاری لاوان و دیاری لاوانە کە لە ساڵی 1933 لە شاری بەغدا بە زمانی کوردی لەلایەن کۆمەڵێک لاوی کوردەوە کە لیژنەی بەڕێوەبردننی ئەو ساڵە کۆمەڵێک قوتابی بوون کە بریتی بوون لە مامۆستا برایم هەروەها شاکر فەتاح و فازڵ تاڵەبانی و ئەوانە دیارە مامۆستا برایم لەم گۆڤارەدا سێ بابەتی هەیە بە ناوەکانی یادگاری و هیوە شین بۆ گوڵێک ئەدەبیاتی کوردی شاعیرەکانمان دیارە ئەم گۆڤارە چاپ کراوەتەوە مامۆستا ڕەفیق ساڵح و مامۆستا سەدیق ساڵح بنکەژین چاپی کردووە هەروەها مامۆستا برایم بۆ خۆشی لە لێکێک لە دەستنووسەکانیدا کا دکتۆر عەبدوڵڵا مەردۆخ کردوویەتە کتێب نووسیویەتی دەڵێ جگە لە پێشەچی و یەک لە سەر چواری بابەتەکانی گۆڤاری یادگاری لاوان شێعر و هۆنراوەکانیشی نووسینی خۆمن بەبێ ئەوەی ناوی خۆم بنووسم کە ئەمە دومین هەوڵی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە دیارە شەهید جەبار جەباریش کە مامۆستا عەبدوڵڵا زەنگەنە لە کتێبەکەیدا بە ناوی سەرجەمی بەرهەمی ڕۆژنامەنووسی شەهید جەبار جەباری بڵاوی کردوێتەوە و ئاماژەی پێکردووە نووسراوە. زۆر باشە مامۆستا موفق ئەم هۆنراوە و ئەم هەموو بابەتانەی کە تۆ ئاماژەت پێکرد پێشتر لەکوێ کۆکراونەتەوە لەکوێ بڵاو کراونەتەوە یاخود تا ئێستا بڵاو نەکراونەتەوە خۆی مامۆستا لە مەسلەی ئەو بڵاوکراوانە لە شێعرەکانیدا بۆ نمونە ئێستا ئەوەی یادگاری و هیواشین بۆ گوڵێک ئەوە لە وەکو کاکباریش باسی کرد کە لە ڕۆژنامەی ژیانیش بڵاو بوونەوە ئەوانە و زۆرێک لە ئەوانەی کە بڵاو بوونەوە و زۆرێک لەوانەی کە لە بابەتە هۆنراوەکانی لە ئەدەبیاتەکانی ئاماژەی بەوەی کردووە کە دواتر دێنە سەری لە چ ساڵ و بەروارێک نووسراون بە چ بۆنەیەک نووسراون کوردستانیان لەبەرەوەی زۆر من ئەمانە ساخکەم و دوای فریا بکەوین لە پرۆگرامەکە دواتر ئەچینە لای ڕۆژنامەی هاوار کاکوارەگەر قسەی لەسەر کە ئەمیان 1933 بەڵێ 15 گوڵانی 1932 تا 15 تەباغ ینی ئابی 1943 50 ژمارە لێ دەرچۆن لە سووریا لە شام میر جەلالەت بەدرخان خاوەنی امتیاز و ئینی بووە مامۆستا ئیبراهیم ئەحمەد و کاتە لە ڕاستی ئەمەش بابەتێکە ینی من ئەم سەفەرە لەم لێ کۆڵینەوە و ساکردنەوەیە چوومەتە ناویەوە هێشتا لە ئیشکردنا بەردەوامم لەسەری مامۆستا ئیبراهیم ئەحمەد شێعری یادگار و لاوانی یەکەم جار لەوێ بڵاو کردوتەوە بە ناوی هیوا و دڵداری بەڵام سەیرەکە ئەوەیە کە شێعرەکە بە ناوی کەسێکەوە نێردراوە تەنها سینی بۆ نووسیوە ئەنی نامەیەکی ناردووە کەسێک بە ناوی سینەوە ئەڵێ ئەم شیعرە هی میمە تکایە بۆی بڵاو بکەنەوە بیدایەتی شێعرەکە 3 پەرەگرافە ئەمیش هەر بە هەمان شێوە پەخشانە شیعرانی بە شێوەی پەخشانە شیعر بەڵاستی گرنگە ئەمە یعنی ئەگەر کات هەبێ ئەم پەخشانەش بخوێنینەوە چکە زۆر بە شێوەیەکی سەیر مفاتەحەی یعنی گۆڤارەکەی کردو بۆ بڵاوکردنەوە تامان گۆڤارەکە بە پیتی لاتینی دەرچووە وە ڕۆژنامەنووسان و نووسەرانی زۆربەی ناوچەکان و پارچەکانی کوردستان تایە بەشدار بوون لە باشووری کوردستان فایق پێکەر وڵا گۆران حسین حەسنی موکریانی شاکر فەتاح زۆربەی ئەوانە بەشداریان کردووە کورتیان بەشێکیشی بێ بۆ مام خوێنیتەوە بۆی وڵڵاهی ئەگەر کاتە بێت ینی زۆر سەیرە بەلامەوە ئەڵێ هیوا و دڵداری بۆ خوێندەوارانی بە نرخی هاوار هۆنینەوەی فرمێسک وەک ریسکردنی مرواری نییە بە خوێنی دڵوێنی ژیان بجێڕێ جیایە لەگەڵ ئەوەی کە بە مەرەکەبی سوور بنووسێ لە کوورەی دڵەوە حاڵاوی غەم بێتە دەرێ گوێیە لەگەڵ ئەوەی کە لە چیمەنی خەیاڵ چەند گوڵێکی ئاڵی جوانە مەرگە بڕزێ شنەی سۆزەی بەیان دوورە لە گێژەڵ و کێڕەشەبا لەم دووسێ دێڕە بێسەر و پایە زۆرتر شک نابم کە قەسیدەی هیوا و دڵداری میمی هاوڕێمتانی پێشکەش بکەم ئەنی من مقدمێ بۆ پێشکەشکردنی شیعرەکە کەلام وایە
کە واتە ینی بڵین واتە بەز ینی یا بڵین دەقێک کە واتەیەکە خۆشخوانێکی لە هەزار لاپەڕی سپاس و ستایشی من چاتر خوێندەوارانی هاواری خۆشەویست لە شاعرەکەی شارەزاکات. ئەڵێ شیعرەکان زۆر جوان ڕێک نەخراون تاریکن بێسەروبەرن بەڵام توخوا ئێوە بڵێن فرمێسکانی خوێنینی چاو دڵۆپانی شەونمی گوڵ هەنیزکانی بە کوڵی شیوەن خەوانی خۆش و ڕابردوو هیوایانی شیرین لە مەودا لەوە جوانتر ڕیزەکرێ ئەگەر ئەکرێ ئێوە خۆتان لە باتی من و میمی هاوڕێشم بیکەنە سەر ڕای چاکە ینی ڕێ چاکە گەلێ سپاسیشتانەکەین. ئەم پەرەگرافەشی ماوە لە دواییدا ئەوەندە بزانن کە من دەستێکم نییە لە دانان و ڕێخستنیم شعرانەدا تەنها ئەوەندە هەیە کە میم خۆی کوڕێکی زۆر شەرمنە نووسینەکانی خۆی دڵۆپانی فرمێسکی خەندانی زاری غونچانی هیوای لە منیژە شارێتەوە نەوەکو گاڵتەی پێ بکرێن بەڵام من ئەم چەند شیعرەم دەستکەوت و لەقینی ئەو بۆ خوێندەوارانی خۆشەویستی هاواری ئەنێرم اینجا ئەوانی ژیا گاڵتەی پێەکەن وەکو خۆی ئەزانێ وەیا ستایش ئەکەن وەکو من ئەزانم سیم و شارەکەش بە ناوی میمە بڵاوەتەوە تامان یادگار و هیوا لەوێ من باسم کردووە لەوێ 86 نیوە دێڕە بەڵام بۆ خۆی زۆرترە لە ینی دوای ئەو کە بڵاوە تۆ جاریش کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەستکاری کرد و تۆ ناوی یادگار و هیوا و 104 نیوە دێڕە زۆر باشە ڕۆژنامەی البیلاد لای مامۆستا موفق ڕۆژنامەی بیلات ڕۆژنامەیەکی عەرەبی بووە 1935 بۆ 1970 لە 25 تشرینی ساڵی 1929 لە شاری بەغدا بڵاوبووەتەوە مامۆستا ئیبراهیم بە گوێرەی دەستنووسێکی خۆی ئاماژە بەوە دەکا کە ژمارەیەک بابەتی لە زمانی ئینگلیزیەوە کردوتە عەرەبی و لەو ڕۆژنامەیە بڵاوی کردوتەوە و بە دیاریکراوی لە ساڵانی 1935 بۆ 1937 واتە ئەو کاتێک کە خوێندکاری یاسا بووە دیارە بە شادمانیەوە ئەو ڕۆژنامەیە ئێستا لە بنکەی ژین هەیە ئەو ڕۆژنامەیە لە بنکەی ژین هەیە تەنها پێویستی بەکردنەوە و پشکنینێکەیە بۆ ساکردنەوەی ئەو بابەتانە چونکە لە هیچ کام لە ئەو زانیاری و بابەتانەی لەبەر ڕۆژنامەگەری مامۆستا ئیبراهیم باسکراون ئاماژە بەوە نەدراوە بە چ ناو و ناونیشانێک و چ بابەتێکی لە زمانی بیانیەوە لە زمانی ئینگلیزیەوە کردوتە کوردی زانم پێشە ناخۆشە ئەتەوێت فریاکەم لە ئەتەوێت فریاکەوی بەڵام هەنێک پرسیاریش دروستە بێ بەڕاستی بۆ نمونە بێگومان ئینکاری لەوە ناکرێت کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد یەکێکە لە کەڵە نووسەرە هەرە گەورەکانی کورد بەڵام ئەم پشت ڕاستکردنەوەی بەرهەمانەی یاخود توێژینەوە لەسەر ئەو هەموو بەرهەمە جوانانەی ئەو بۆچی هەتا ئێستا کە ئەوە 21 ساڵە تێپەڕ بۆ بەسەر کۆچی دوای مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئێستا ئەکرێت لە سەرەتایان من باسی ئەوام کرد ئێستا بۆ منێکی کتێبێک هەیە مامۆستا ئیبراهیم ئەحمەد و کاک نەوشیروان لە 1970 کتێبی سووری پێڵن کتێبەکەی ماسی تۆنگە کردویانە بە کوردی نای کەسیان نەسن هیچ ناییان نەنووسراوە مام جەلال لە بیرۆرەکانیان باسیەکە کاک نەوشیروان لە بیرۆرەکانیان باسیەکە ئەم کێشەی ناوی خوازرا و نووسین بەڕاستی ئەمەش من لە پێش بەرنامەکە لەگەڵ برادرانە قسەم کردیانی من هەستەکەم مامۆستا ئیبراهیم کەمترین هەست و حەزی خۆ دەرخستنی هەبوو ئەنگ تەنانەت کە ئێستا دوای ئەمەینە سەر گۆڤاری گەلاوێش گۆڤاری گەلاوێش کە بیرۆکە و دەرکردن و ئیمتیاز و هەموو شتێکیشی خۆیەتی تەنها یەک بابەتی وێنای بلا کە سەروتاری یەکەم ژمارەیەتی ئەژینا ئەوانی تری هەر هەمووی بە پیت و بە بێناو و ئەمانە ئەمەش بەڕاستی کێشەی دروست کردووە بەڵام وەکو سوپاسی ئەو ناوی کۆمەڵێک توێژەر و دڵسۆزم هێنا کە پێش ئێمە هەنگایان گرتوتە برد ئێمەش بە دوای هەنگاوەکانی ئەوانە ڕۆشتین کاری زۆرترمان کردووە زۆرتر یعنی بڵین بە دوواداچوونمان کردو لە دوای بەداداچوونەکانی ئەوانەوە ئەوان ڕێخۆشکەر بوون بۆ ئێمە لەبەرەوە ئێمە ئاسانتر دەستمانەگا بە شتەکان ئیتر ئەوەش ڕەنگە ئێمەش بڵین لە شوێنەکە بوەستین بەڕاستی پێویستی ئێستا بۆ گۆڤاری گەلاوێش کە ئێستا سەری گۆڤاری گەلاوێژە بەڕاستی دەیان بابەت لە گۆڤاری گەلاژە بە نووسون وەرجێڕانەوە هەن کە هێشتا بێخاوەن کێشەیەکە لە ڕۆشنبیری کوردیە زۆر باشە ئەویشە لەگەڵ پێما مامۆستا عەلادین سەجادی زیاتر لە گۆڤاری گەلاوێشە کاریان کردو پێکەوە ئەچینە ڕۆژنامەی خەبات پێش ڕۆژنامەی خەبات گۆڤاری گەلاوێش ساڵی سینۆ بۆ گەلاوێژ ناکرێت دیانی زۆرتر قسەی لەسەرکن فەرموو گەلاوێش ینی کۆڵەکەیەکی هەرفتەوی بواری ڕۆژنامەگەری مامۆستا ئیبراهیم ئەحمەدە لە ماوەی 1970
بڵێن لە ئابی هەڵم نەکرد بێت تا ئابی 1949 39 بۆ 40 بەڵێ 116 ژمارەی بە 99 بەرگ لێ دەرچووە. بەڕاستی مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆر قوربانی داوە بە گۆڤاری گەلایەش و گۆڤاری گەلایەش هەتا ئێستش یعنی بە یەکێک لە دیارترین گۆڤارەکانی سەر ئاستی ڕۆژنامەنگەری و ڕۆشنبیری کوردیدا ئەلێت. من ئیشم زۆر لەسەر گۆڤاری گەلایەش کردو بەداخەوە ینی من لەم بەرنامەیە ناتوانین بڵین وەکو پێویست ئاور لە نەکام دین و بەڵام ئەوەی کە تا ئێستا ساغ بۆتەوە کە هەندێکیان لە پرۆژەکەی بنکێژینا ساغکراونەوە مامۆستا ئیبراهیم ئەحمەد بە چەند پیتێک شتی بڵاو کردوەوە لە گۆڤاری گەلایەژە ئەلف ئەلف بلا دال ڕا هەر بەناوی گەلایەش خۆیەوە نون ئەلف لەگەڵ ها لام بە ینی ئەم کێشەی پیت بەکارێنانە لای مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە گۆڤاری هاوارەوە کە 1932 دەست پێکات هەتاوەکو چریکەی کوردستان لە چریکی کوردستانی شەروای کردووە کە دوای هاتینە سەر باسیکرد لەبەرەوە قسەکردن لەسەر گۆڤاری گەلایەش بەڕاستی کاتی زۆرتری پێویستە من نامەوێت زۆر کاتی بەرنامەکە برم زۆر بابەتمان ساغ کردوەوە ئەمانە دوایی بڵایانەکەینەوە کە بەشێکی زۆری لێکۆڵینەوەی لەسەر کراوە ینی هەروە بە بۆ نمونە بابەتێکی لە گۆڤاری گەلایەژە کە من بەلامەوە گرنگە لێگوژاری کەش باسم کردووە بابەتێکەیە کەناڵێکی کردوەوە گۆڤاری گەلایەش لە گۆڤارەکەیە کەناڵێکی ڕاستەوخۆی کردوەوە لەگەڵ خوێنەرانە لەگەڵ خەڵکە بە ناوی گەلایەژ و خوێندەوارانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە چریکەی کوردستانیشە هەمان شتی کردووە ئەم کەناڵە ڕاستەوخۆیە من پێم وایە کە هەتا ئێستا هیچ کەناڵێکی ڕاگەاندنی کوردی بەم شێوە ڕاستەوخۆیە قسەی لەگەڵ بەکاربەر و بینەر و بیسەرەکانی نەکردوون. دەستە خۆش بێت ڕۆژنامەی خەبات بە مامۆستا ڕۆژنامەی خەبات کە ڕۆژنامەیەکی ڕۆژانەی ڕامیاری کوردی و عەرەبی بووە دیارە سەر و خاوەنی ئیمتیازەکەی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە ئەو ڕۆژنامەیە یەکەمین ژمارەی لە 4 نیسانی ساڵی 1959 لە بەغدا دەرچووە بیرۆکەی ڕۆژنامەی خەبات و ناوی ڕۆژنامەی خەبات و گەڵاڵەی ئەو ڕۆژنامەیە هەمووی بۆ مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەگەڕێتەوە کە لە میانی سەردانێکی بۆ بەغدا لە ساڵی 1958 بۆ لای عەبدولکەریم قاسم داوای ئیمتیازی ڕۆژنامەیەکی لێ دەکات دوای ئەوەی کە داواکاریەک پێشکەشی وەزارەتی ئیرشادی عێراقی دەکات لە ساڵی 58 لە ساڵی 1959 وەڵامی داواکاریەکە دێتەوە و ڕەزامەندی دەردەبڕێ کە ڕۆژنامەیەک بە ناوی خەبات کە سەرنووسەر و خاوەنی ئیمتیازی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە وەکو زمان حاڵی پارتی دموکراتی کوردستانی ئەو کاتیش بڕیاری لەبارەوە دەدرێت. دیارە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەو ڕۆژنامەیە بە تایبەتی لە ساڵانی 59 دەور و نەخشی بەرچاوی هەبووە بەشی زۆری سەربوتارەکان بەشی زۆری بابەتەکان بەڕاستی جێپەنجە و دەستی مامۆستا ئیبراهیم ئەحمەدی پێوە دیارە کە تا ساڵی 1962 ژمارەی لێ دەرچووە بە گوێرەی ئەو ساختکردنەوەی کە مامۆستا عەبدوڵڵا زەنگەنە لە سەرزەمی بەرهەمی ڕۆژنامەنووسی شەید جەبارجەباری ساغی کردوێتەوە. بەڵێ دوا بە دوای ئەو ڕۆژنامەی دوا بە دوای ئەوە ڕۆژنامەی کوردستانە ڕۆژنامەی کوردستان کە یەکەم ژمارەی لە ڕۆژنامەیەکی ڕۆژانەی سیاسی بووە خاوەنی ئیمتیازی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بووە و بەرپرس و بەڕێوەبەرەکەی جەنابی مام جەلال بووە ئەو ڕۆژنامەیە یەکەمین ژمارەی لە 4 ساڵی 1961 لە شاری بەغدا دەرچووە. دیارە ڕۆژنامەکە ڕۆژنامەیەکی گرنگە بەشێکی گرنگی مێژووی ڕۆژنامەگەری کوردیە. مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە ژمارە 3دا دوو هۆنراوەی بە ناوی تیری کەوان و هەروەها کە کات خۆی ئەو هۆنراوەیە لە زیندانی ئەبوو غرێب لە ساڵی 49 نووسراوە کاتێک 2 ساڵ لەسەر کوردایەتی حکم دراوە. هەروەها هۆنراوەی کتری بە ناوی بەرەو ڕووناچی هەر لەوێدا بڵاو کردوێتەوە. ڕۆژنامەکە 5 ژمارەی لێ دەرچووە هەرچەندە ینی تا ئێستا ئەوەی کە ئێمە بە دڵنیایی سامان کردوێتەوە ئەو دوو بابەتە جگە لەوەی چەند بابەتێکی تریشی هەیە کە پێدەچی ئەو بابەتانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بن کە بە دوایاندا چوون بەڵام ئێستا بڕیاری یەکلاکەرەوەمان لەبارەوە نەدراوە. هەر 5 ژمارەکەی ڕۆژنامەی کوردستان لەبەردەستە ئەو کاتە کەسانی وەکو جەنابی مام جەلال کەسانی وەکو عەبدوڕەحمانی سەبیعی کەسانی وەکو مامۆستا هەژار کەسانی وەکو مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەوانە کاریان لەو ڕۆژنامەیە کردووە
ئێستا ئەسلەکەی لەبەرسی ئێمەیە دەکرێت لە ئایندە زیاتر سۆراغی ئەو بابەتانەکەین کە شوێن و پەنجەی مامۆستا ئیبراهیم ئەحمەدیان پێوە دیارە. دوایین ژمارەی کە ژمارە 5 لە 1/4 ساڵی 1961 دیارە ڕۆژنامەکە دەوەستێت ئەوەش لە ژێر فشاری حکوومەتی ئەو کاتە کە باسی ئەوشمان نەکرد گۆڤاری گەلاوێژیش هەر لە ژێر فشاری ئەو کاتی حکوومەتدا دەوەستێت. ئێمە قسەکردن لەسەر وردەکاریەکان زۆر زۆرێمەوە پرۆگرامەکە 2 دقەکاتم ماوە هێشتا تازە لە گۆڤاری هەشتا کەواتە ڕۆژنامەی نورمان هەیە بەڵێ ئەگەر هەر ئەوە هەر بە خێرایی 68 بۆ هەفتا لە شاری بە ڕۆژنامەیەکی کوردی عەربی بۆ لە شاری بەغدا دەرچووە ڕۆژنامەی نور کە لە دەستەی وانووسراوە دەستەی بەڕێوەبەری لەلایەن مامۆستا ئیبراهیم ئەحمەدەوە سەرپەرشتێکی جدی کراوە و مامۆستا عیلمی عەلی شەریف خاوەنی ئیمتیازی ڕۆژنامەکە بووە. ڕۆژنامەکە یەکەم ژمارەی لە 12 تشرینی یەکەمی ساڵی 1968 دەرچووە و دوایین ژمارەی کە ژمارە 432 خۆشبەختانە لە بنکەی ژین هەمووی هەیە لە 29 ساڵی 1970 دەرچووە و 2 ژمارەی کوردیشی دەرچووە. مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆرێک بەپێی قسەی یەکێک کە ئێستا لە ژیاندایە و لە ڕۆژنامەکە کاری کردووە زۆرێک لە سەروتارەکان مامۆستا ئیبراهیم ئەحمەد و عیلمی عەلی شەریف نووسیویانە. بابەتیش کە گۆڤاری ڕزگاریە گۆڤار ڕزگاری لە ساڵ 1969 بۆ هەفتا کە خاوەنی ئیمتیازی کاگنەوشیروان بووە و هەروەها سەرنووسەرەکەی پارێزەر شازەسایی بووە. ئەو گۆڤارە 14 ژمارەی لێ دەرچووە ژمارەیەکی لە 20 نیسانی 1969 دەرچووە ژمارە 14 بۆ 15 کە زوود ژمارەیە لە ساڵی 1970 دەرچووە. مامۆستا ئیبراهیم ئەحمەد 2 بابەتی هەیە لە ژمارە 6 هۆراوەیەکی بڵاو بۆتەوە و هەروەها لە ژمارەی 14 بۆ 15 چیرۆکێکی بەناوی تۆڵەسەندن بڵاو بۆتەوە کە دیارە جگە لەوەی کە گۆڤارەکە خۆم لە بەردەستمە هەروەها دکتۆر ئەحمەد حەمەدەمینیش لێکۆڵنەوەیکی لەسەر کردو لە بەردەستە. گۆڤاری برایەتیمان هەیە گۆڤاری برایەتی 14 ژمارەی دەرچووە ساڵی هەفتا کە ژمارەیەکی لێشی هەفتا دەرچووە ژمارەی کۆتایی لە ساڵی 1970 دەرچووە ئارینانەکەلی جارێکی کە چاپی کردوتەوە لەو گۆڤارەشدا مامۆستا ئیبراهیم ئەحمەد بابەت لە ژمارە 13 مایسی هەفتایەکدا بابەت هۆنراوەیەکیە بە ناوی کاوەی ڕاستەقینە. زۆر باش. ڕۆژنامەی هاوکاریمان هەیە ڕۆژنامەی هاوکاری لە ساڵ 1970 یەکەم ژمارەی دەرچووە لە ساڵی 2003 لە مایسی لە نیسانی 2003 لە 9 نیسانی 2003 بەڕووخانی ڕژێم ڕۆژنامەکە کۆتاییاتۆ مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەوێدا لە ساڵ 1970 و 1974 5 کۆمەڵێک هۆنراوی لەوێدا بڵاو کراوەتەوە بە ناوی دواتیری کەوان نەورۆزی من جەژنی ناکامی دواتیری کەوان دووبارە بەتەوە نەورۆزی من هەر دووبارە بەتەوە بەرە ڕووناکی بەناوی خۆی ئەو بابەتانە بڵاوی کردوونەتەوە. بەڵێ دوای ئەوە ئەو کاتەی ماوەمای بەخشم بە کاکوار بە باسی کەشمان کوردستان کات بەڵێ چەند شتێکی کەشمان ماوە گرنگە لەبەرەوەی ئەوانش کە گرنگم داخەوە کاتی بەرنامەکەم تەواو بێ بەڵام ئەمە پرسیاری بچووک ئەو بەرهەمانی کە بڵاوی کردوتەوە هەمووی بەناوی خۆی و بوویان بە پیت و ئەوە ساختکردنەوەی ئەوێت زۆربەی ناوەکانی ئەوە لە سەرتاش کاکوار شتێکی باسکێت کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەبوو زۆری نەبوو بە هیچ شێوەیەک حەزی لە خۆ دەخستن نەبووە. ینی یەکێک لە نووسینەکانی ئاماژە بەوە دەکا دەڵێ زۆربەی نووسین کۆکردنەوە تایبکردن دانانی بابەتەکان هەمووی لە ئەستۆی خۆم بەبێ ئەوەی نایبێنم. بەڵێ فەرموو کاکوار. بەڵێ یەکێکە لە قۆناغەکانی ڕۆژنامەگەری مامۆستا ئیبراهیم چی گۆڤاری چیکەی کوردستانە کە دەری کردووە ئەویش خۆشبەختانە کاک نەوزاد عەلی ئەحمەد کۆی کردوێتەوە و چاپی کردوێتەوە لە 3 بەرگانی دوو بەریشانی 5 بەرگ دوو بەرگیشی تایبێتەوە بە سەرخەت کوردستان کە لای مامۆستا مۆفەقە. چیکەی کوردستان بەڕاستی کە دێیت من هەرەوەندە ئەڵێم کاتی بەرنامەکە کەمە من تۆزێک وردەکانیم لەسەر ئەم گۆڤارەکە کردووە و بابەتی زۆری مامۆستا ئیبراهیم ئەحمەدم لەوێ ساغ کردوتەوە بە بەڵگەوە. بەڵام کە یەی سەری گۆڤارەکە ئەەکەیت ئەزانی مامۆستا بە چ دەردی سەری و ناڕەحەتیەک ئەم گۆڤارەی دەرکردووەک لە پێشەشی کتێبەکەی کاک نەوزادیش نووسراوە کە زۆربەی ئیشی تایپ و مۆنتاژ و کۆپیکردن و هەمانە ماهمووی لە ماڵەوە خۆی کردێتی بۆ نمونە بابەتێک دەست پێکا لە لاپەڕە 3 و 4 کۆتایی پێچێتە بۆ 20 لە لێجاریش کەچێتەوە بۆ 2 لاپەڕێتی ینی تەکنیکێکی زۆر سەرەتایی بووە دیارە بێ ئیمکانیاتی بووە بەڵام توانیویەتی کۆمەڵێک ژمارەی لێ دەرکات و لەوێش بە هەمان شێوە کۆمەڵە بابەتی بڵاو کردوتەوە بە هەمان شێوە کە پیتی زۆرتر پیتی هینی بەکارهێناوە با ئەلڤڕای بەکارهێناوە. بەڕاستی دوای ئەوەش بابەتشی وەرگێڕاوە ئیتر با لە بەرۆی کاتی بەرنامەکە ئەوڵاگەر یەکدانی تریش بەدڵ بێ باسی بکەی زۆر بە کورتیزە کامیان مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە کوردستان نوێژ ساڵی 92 لە ژمارە 133 هەروەها لە ژمارە 302 بابەتی بڵاو کردوتەوە
کە تەنها ئەوەی ئێمە بەدوایدا چوین تەنها و دوو بابەتەیە هەروەها لە گۆڤاری خاکیش گۆڤاری خاکە لە ساڵ 1970 بە 2000 دەرچووە لە ساڵ 1970 لە ژمارە 35دا هۆنراوەیەکی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەسەر بەرگی گۆڤارەکە بڵاو کراوەتەوە دیارە لە گۆڤاری سورخی کوردستانیش کە کاک نەزاد عەلی ئەحمەد لە چاپی کردوتەوە لە دوو جڵددا لە دوو بەرێکدا لە ساڵ 1970 بۆ 1976 کە مامۆستا ئیبراهیم وەکو پاشکۆیەکی گۆڤاری چریکەی کوردستان ئەو گۆڤارەی ئەو پاشکۆی بە عەرەبی لە لەندەن دەرکردووە دیارە کورتەی باسی بەڵا باسی کورتەیەک ینی کە سێکەین مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەماوە 65 ساڵ تەمەندا دەور و نەخشی بەرچاوی لە زنجیرەیەک لە ژمارەیەکی زۆر ڕۆژنامە گۆڤاردا بینیوە کە چەندانی چەند لێ کاتی شابوو نزیکەی هەفتەیە بەڵێ دیارە لەو ماوەیەدا لە دەرەنجامی ئەو نووسین و بڵاوکراوە و هۆنراوانەی دەبینی کە ڕوبەرووی لێپێچینەوەی یاسایش بۆتەوە بە تایبەتی لە گۆڤاری گەلاوێژ لە ڕۆژنامەی کوردستان و هەروەها لە ڕۆژنامەی خەباتیشدا دیارە بەڕاستی باسکردن لەسەر مێژووی ژیانی ڕۆژنامەگەری مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە بەرنامەیەکی وهادا ڕەنگە سەخت و دشوار بێت پێویستی بە باس و بابەتی زۆر و دەست خۆش بۆ لێکۆڵینەوەکانتان سپاس بۆ ئامادەبوونتان